پاسانەکەم دەستخۆش بۆ بە دووەداچوونەکانتان. ئێمە بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی دارایی و ئابووری یاخود بەپێی گشتاردنەکان کار دەکەین. کاتی خۆی لە ساڵی 2004 ڕێنماییەک گشتاندنێکمان بۆ هات لە وەزارەتی دارایی و ئابووری، گشتاندنی ژمارە 17 کە ڕێژەی بڕینی خانەنشینەکانی دیاری کردبوو بەپێی ئاستی موچە، واتە لە دەرەزەدا تا دەرەزە 7 سەتای 1 دەبڕا، دەرەزە 7 6 5 4 ئەوانە 4 دەبڕا، 3 تا 1 7 دەبڕا، ئەوانی پلە تایبەتەکانیشن 100 دەبڕا. ئەوە بەردەوام بوو تا ساڵی 2008. لە 2008 گشتانێشکمان بۆ هات بە ژمارە 1 لەوەیان ڕێژەکە هەمووی کرای 1 ئاست. ئەوەیش ئیشارەت بە کتابێکی وەزارەتی مالیەی بەغدا دەدات کە ڕێژەکان تێکڕای بڕینەکان بە 107 تەزبیت کراوە. ئێمەش ڕێژەکانمان کرد بە 107 لە 2008ەوە، یەکی 2008. ئێمە قایمەکانمان هەموو کاتێک لەسەر ئەو شێوازە ڕۆیشتنە کە گشتاندنی داراییمان بۆ هاتووە. ئەو ساڵیش بە هەمان شێوە ڕۆیشتین، بەڵام لە مانجی 2007 کاتێکە لیستەکانمان کرد و مانجی هەشتیشمان کرد بوو، لیستی حەوت چوو بۆ بەغدا بەپێی ئەو ڕێژانەی کە بەغدا ڕێژەیەک پارەی بۆ نردووینە، پارەیەکی کەم ملیاری کۆقسوورێک بوو، دووسێ دەستگا بوو. لەو دەستگایەنە ڕاستەوخۆ ئەو لەوێ کردیتە ڕێژەیەکەی لە 107 کردووە بە 110 و بە 110 بڕیوە، کەواتە ڕێژەکەی کردووە بە 110، چونکە ئێستا ئەوان لای خۆیان 110 دەبڕن، لای ئێمە 107 بوو. بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ لای ئێمە ئاگاداریمە بکرێتەوە، ئەوان ڕاستەوخۆ ڕێژەکەیان کردووە بە 110 و وەزارەتی داراییش ئاگاداری ئێمە و کشت فەرمانگەکان کراوەتەوە کە ئەو ڕێژەی دەستکاری بکەین. تەوان مانجی هەشتیش هاتبوون، لیستەکان هاتبوون و ئێمە ناربوونمان بۆ وەزارەت، بەڵام دیسا پێداچوونەوەمان کردەوە لیستەکان ئێستا ئامادەنە بە ڕێژەی خۆی کە دیاری کراوە، چاوەڕێیەکەن کە تەوجیهاتی سەرف و ڕێنماییەکان کە لە بەغداوە پارەمان بۆ بێ بۆ خرج. باشەوەتە ئێستا لیستی تەواوی فەرمانگە و دام دەستگاکانی حکوومەت لە سنووری دارایی سووران هاتوۆتە گەنجینە بەو ڕێژەی سەتا، هەمویان چاکراونەتەوە، هەمویان ئامادەنە، چاوەڕێی تەوجیهاتی وەزارەتی مالیە دەکەین. باشە، فەرمانبەران زۆر چاویان لەسەر موچەیە، 50 ڕۆژ لێ موچە نەهاتووە، هیچ هەواڵەیەکی دڵخۆشکرد لایە؟ وڵی تا ئێستا ئەمە وەکو خەزینە بەخۆ دەزانی گەنجینە شوێنێکی جێبەجێکارە، ئێمە ڕێنماییەکان جێبەجێ دەکەین. لە بەغداوە هیچمان بە وەزارەت نەهاتووە، بە تاکید پارە لە وەزارەت بگات، ئەوان ئاگاداریمە دەکەنەوە لیستەکان و هەموو شتێک ئامادەیە، ئێمە ئامادەین بۆ جێبەجێکردنیان. دەست زۆر